ئێمە بابەتی تەیروتورە بابەتی علەفە مریشک ئەم شتانە دەفرۆشین ئەکسەریتی دەرەوەیە لە تورکیاوە لە وڵاتی ئۆکرانیاوە ئێمە بۆ دەرەوەی نێرین ینی بۆ سەیسایق بۆ هەڵەبجە بۆ زەڕایەن بۆ ئەو منتیقانەی ئەوانەی کە یانەوێ بە جوملە 10 فەردە 20 فەردە بۆیانە نێرین بە تاچیش لێرە هەرێ فرۆشین. ئەم پیشەیە بڵاو بۆتەوە جاران بە سلێمانی بوو مەرکەزەکەی ئێستا لە پیرەمەگرون عینەشت علافی لێ وشکە فرۆشی لێ لە عەربەد لێتی لە بازیان لێتی لە ڕانی لێتی لە حاجیا لێتی وای لات وشەکە بڵاو بۆتەوە ئەوە نییە جاران بەس ئێرە بوو باوەڕکە لێرا جاران هەر بە هین بە گەنم بە فەردە فەردە ڕۆژیا بوو 20 سیارە 30 سیارە لەو دەرەوەها لێرا فرۆشتا خەڵک ئەی کڕی ئەی بردەوە ئێستا وای لێ هاتوو هەمووی بڵاو بۆتەوە شتەکە هەمووی چۆن ئەڵێیت ئاسانکاری بۆ کراوە. ئەوە شولێمە شولێ تۆرنەیە تۆرنە ژی تێت وەک هەندەسێ هەمی حساباتە و قیاساتە شولێ تۆرنێ ئەغلبیان مشاکلە خودی حسب شولە برا شولێ هەی مەثەلاً 5 دقیقە شولێ هەی 2 ساعتە شولێ هەی ڕۆژێکێدا خلاص نابێت شولێ هەی 3 ڕۆژەداژی خلاص نابێت. يعني ترهيمات ما يعني تصليح كن تشتك عاطل بد نبت امي تشيكن ترهيم كن سر تشيكن شولت مولده امت كن مولده مازن مثلا محركه امي ديناموي سر ترهيم بكن توليد دد نوقا مثلا فشولك هاتي ازب افنينا ازبوي شرخكم تشيكم واكبر يا صغرين بقى. Pandemi döneminde evde kaldığımız 2 aylık süreçte karantinadaydık. Sonuçta evdeyiz. Yani ne yapabiliriz diye kendi kendime düşünürken madem ki ben bir gümüşçüyüm, yapabileceğim en iyi şeyin bir gümüş maske olabileceği fikri aklıma geldi. 4-4,5 ay gibi bir süre hem yoğun hem bir de çok yorucuydu. Çünkü daha önce dünyada hiç yapılmamış, denenmemiş bir ürünü, bir gümüş maskeyi ve altın maskeyi yapacaktık. Onun için elimizde herhangi bir örnek yoktu. Örnek olmayınca biz sürekli işte kalıp yaptık, tasarım yaptık, olmadı. Bu gümüş maske aşağı yukarı 20-25 gram civarıdır. 999 ayar saf gümüşten yapılmıştır. Değeri de aşağı yukarı 200 euro civarıdır. Altın maskede aşağı yukarı o da 25-30 gram civarıdır. 18 ayar altındır. Onun da fiyatı 2200 euro gibidir.